بچیوە خەریکی ئێستا خەریکی باخداری و قەت مستەحیلە هەندێکیان پەشیمانن بەڵام من قرسیشمە باشە هەر بەڕاست کاک شاڵاو تەمەن زۆر گەورەنی و پیریش نیت ئەم دەست لە کارکێشانەوە لە ئێستایە بۆ کارێکی تری هەیە کە ناتوانی بێڵێ پرسیارێکی گرانە وتی ئەڵێ چی بۆ سەرە کۆماری من وتم من نەکەی کاتەوە سێتت بۆ کوڕەکانت چییە کە لە پێگەی سیاسی دیارت بۆ لە ناوێت وتم کوڕم فێرە بکە پێم پێکەنی ئێمە لە ڕابردووە حکومڕانی مەسرور بارزانیمان بینی ئەمێ بزانم بۆ ئەختێتە کارکردنا کوردستان بەرەو تونێرێکی تاریکە برێت یاخود بەرەو ڕووناکیەک بە قەنەعەتی بخرا بۆچی پێشتر یەکێتی بەشداری لەو حکومەتانە کردو ئایا بەرژەوەندی حزبی بووە یاخود هۆکارێکی تر هەبوو کە ئێمە نایزانین ئەوە بەردی ئەلحەدە و ئەبێ هەمووی سەری لێ بدە هیچ شتێکی ئازار بەخشێ لە ژیان تا کە هیچ کات بیرت نەچێتەوە حەزم ناکرد ینی هەڵی دێنەوە لە چاو ئەو مۆزعی ئێستاوە اختیاریی خراپ لە نێو تاریکیدا پرسیاری ڕوون دەکەین میوانەکەشمان بەڵێنی داوە زۆر بەڕوونی وەڵامی هەموو پرسیارەکانمان بداتەوە میوانەکەم ئەمڕۆ پێویستی بە ناوهێنانی حزبی و حکومی نیە یاخود نازناوێکی حزبی و حکومی نییە ئەو تەنها بەناوەکەی خۆی دەناسرێتەوە سڵاوتان لێبێت ماردین نورەدینم دیدارێکی تایبەتتان لەگەڵ بەڕێز شاڵاوی عەلی عەسکەری بۆ ئەنجام دەدەم سڵاوە لێبێ کاک شاڵاو ئەم کاتت باش هەموو کاتێکتان باش بەخێر بێت باشسەرەتا لە تەندروستیتەوە دەستێکم تەندروستی چۆنە باش زۆر باش بۆخۆ زۆر باش شەڵا هەموو کاتێ باشە بژی زۆر پێم بڵێ بەچیوە خەریکی ئێستا چ کارێکیت خەریکی باخداری و دوو سەگم هەیە لەگەڵ سەگەکانە خەریکم و خەریکی خوێندنەوەی هەندێک دوکۆمنت و ئەو شتانەوە بیرکردنەوە بۆ نووسینی هەندێک شت هەرچەندە لە پێشەکێکە ماوتم پێویستت بە ناوهێنانی یاخود نازناوێکی حزبی و حکومی بەڵام چ پاشگرێ بۆ ناوەکەت دابنێ عەلی عەسکەریەکە لە هەموو شتێ مهمترە هاوڵاتی بەڕێز ئەوە زۆر باش هاوڵاتی بەڕێز باش با دەست بکەین بە پرسیارەکانمان بەدەستی تۆ وایە کێت بۆ پۆستی سەرۆک کۆماری عێراقدانە پرسیارێکی گرانە طبعاً پرسیارەکە ئەبوو وەکو خۆی جواب دەمەوە چەند لایەنێکی هەیە ئەگەر کورد یەکگیر وایە مرەشەحم زۆر بوو یعنی چەند کەسێکم مرەشەح بوو بە یەکدەنگی کورد وایە بەڵام لە نەتیجەی سراعی ناڕاستی بە هەروای ناو بنێم ینی حیزبی من بۆ خۆشم لەگەڵ پێش ئەوەی کە خواحافیزە لە برادەران بکەم لە کۆبنەوەی مەکتەبی سیاسەیە لەگەڵ سەرۆکی یەکێتی دانیشتم وتم یەکێتی غەدرێکی زۆری لە بادینان کردووە ڕئیم وابێ کە یەکێک لە برادەرانی بادینان هەڵبژێرن بۆ ئەوەی ببێتە سەرۆک کۆمار چکە غەدری زۆرمان لە بادینان کردووە بۆ هێنانەوەی تەعویزیشی ئیتر بەڕاستی با نەبێ بەدرۆ ئێستاژ نازانم چیان لە خەیاڵە و چێ ئەەکەن بە سەرۆک کۆمار چکە من بە دەردێڵێ پەیوەندی سیاسیەکەم پچراوەکە لیان بە پرسم و چێەکەن و چێناک ئێستا تاکە کاندیدی فەرمی یەکێتی نیشتیمانی کوردستان بە پێی وتەی وتەبێژی یەکێتی بەڕێز نەزار ئامێدیە نزار کوڕێکی باشە ینی کوڕێکی یعنی یەکێکە لە کادرەکانی کە پێگا ینی بە قەنەعەتی من اختیارێکی خراپ نییە ینی لە چاو ئەو مۆزعی ئێستاوە اختیارێکی خراپ نییە باشە ئەگەر یەکگرتوویەکە هەبوایە تۆ کێت لە خەیاڵ وەڵی خەڵک زۆر بوو قەنەعەتی من هەتا لە ناو پارتیشا خەڵک هەبوو لە ناو یەکێتیشا خەڵک هەبوو لە دەرەوەی هەردوو لایەن خەڵک هەبوو یعنی لەبەرەوە بەڵام مشکلەکە ئەوەیە سراعەکە سراعێکی ناڕاستە ینی سراعەکە سراعێکی ناڕاستە ینی بۆ چوونی من مەسەلەن کە ئەڵێن با یەکدەنگی کوردی لەسەر بێ بەڵێ ڕاستە ئەبوو یەکدەنگی کوردی لەسەر بێ بەڵام ئەو یەکدەنگیە ئەبێ بۆ خۆشت ڕاست بێ نابێ هەر بۆ مقابلەکە ڕاست بێ
یعنی بۆ ئەو پۆستەی کە مقابلەکە داوایەکە ئەبێ یەکدەنگی کوردی لەسەر بێ بەڵام بۆ پۆستەکەی کە خۆت ئەتەوێ ئەبێ ڕێی خۆتی لەسەر بێ نابێ یەکدەنگی کوردی لەسەر بێ بۆیە من ڕێی بە ناو نەهێنم بەڵام بەڕاستی خەڵکەیە بەڵێ لە کوردستانە خەڵکی زۆر بەڕێز و خەڵکی زۆر بەتواناشەیە پاشە بەڵام لەمەی ئێستا کە ئەیبینی چکە شەرت و شروودەکانی ڕئیسی جمهوری ئینەی مەسەن ئەڵێ بێ کادیمی بێ ئێمە خەڵک هەیە مەسەلەن ئەکادیمی نییە بەڵام لەوانەیە شخصێتێکی معقول بێ بەڵام ئەکادیمی نییە ینی ئەو نیە ینی کێشەیەکی هیدی هەیە بڵین دەستوری و قانونی ئەینا بە قەناعەتی من نزار کابراایەکە ینی شارەزارش بۆ لە ئیشەکە مدەتێکی زۆر لەگەڵ جەنابی مامجەلال و لەگەڵ دکتۆر فوئاد و ئەوانە مەسەلەن کاری کرد نزار ینی شارەزایی پرۆتۆکۆل و کارەکانە بە قەناعەتی من وە هیواداریشم سەرکەوتوو ببێ و سەریشکەوێ. باش چۆن لە داهاتووی عێراق و هەرێمە ڕوانیت؟ بە قەناعەتی خراپە ڕوانێ من متەشائمم عێراق قەت نابێ بە دەوڵەتی دیموکراتیی کە ئێمە بیرمان لێ کردەوە و کوردستانیش نابێ بەو دەوڵەتە دیموکراتی کە بیرمان لێ کردەوە چکە دیموکراتیت بەڕاستی ممارەسەیە ممارەسەی دیموکراتیەتی ئێمە بەهەڵە ممارەسەی دیموکراتیەتەکەین ما هەموو لایەکان و بە تایبەتیش پارتی و یەکێتی بەهەڵە ممارەسەی دیموکراتیەتی ڕاستەقی ناکەین زیاتر تا گیری زاڵە وەک لەوەی گشت گیری زاڵ بێ ینی پارتی هەرچیەک هەنگاوێکە نێ بەرەو ینی بە مەسلحەتی پارتی نەک بە مەسلحەتە عامەکە و یەکێتیش ئەو ڕەتفعلی هەیە عینەشت دوای ئەو حاڵەتە کەوتو. باشە باسی یەکێتی و پارتیت کرد پێت وایە یەکێتی و پارتی لە نێو حکومەتێکا جێگەیان ببێتەوە کە بە دڵی هەردوو لایەن بێت؟ ئەزانی لە خۆبوردنە لە کێشەکانە تۆ چیت ئەوێ ئەگەر هەدەف کورد بێ ئەگەر هەدەفی هەردوو لامان کورد بێ بەڵێ زۆر نقطە هەیە کە ئێمە لەسەر ڕێکەوین بەڵام ئەگەر هەدەف حیزبەکە بێ پێش کورد بوون زەحمەتە چکە یەکە و بەلای خۆیان دایەشێنە بۆیە من گەشتبین نیم لە عێراقیش عینەن حاڵەتی لێ هاتوو لە عێراقیش شیعەکان چەندین نەوعن هەندێکیان مەسەلەن لە تەتەڕوفەوە ئێستا بەرەو ئەو نییە ئاسایی بوونەوە و هین ڕۆیشتون بەڵام لە هەمان کاتە سرعە ناوخۆیەکانیان ئەوەندە زۆرە و کێشەکەش ئەوەیە قەزیەی قەومی بۆتە قەزیەیە کە یعنی ئامادە نەبن کێشەکان لەگەڵ کوردستان بە چاچی یعنی بابرین حەل بکەن بۆیە کە دێتە سەر کورد دێتە سەر کوردستان دێتە سەر حکومەتی هەرێمی کوردستان یعنی بۆ جادەی خۆیان وایان پەروەردەکردوون ئەوەی کە دژ بێ و ئەوەی تند بێ بەرامبەر جادەی کوردستان ئەوە بەسەرە دەنگ زیاتر هێنێ یعنی تۆ گەرم لە حەزە بکە ئیستحقاقاتی مالی کوردستان مەسەلەن نەناردنی پارە بڕینی پارە ئەوە نییە یعنی هەمووی سێرەکەی ئەو کەسەی کە بەو ئیتیجاهە ئیشەکە سەرەکەی دەنگ زیاتر دێنێ ئەمە تربیەتی جادەی خۆیان بەو ئوسوڵە کردووە بەڵێ بۆیە من ڕێیم وایە هین نابینم یعنی زۆر گەشتبین نیم. باشە یەکێتی داوای پێکێنانی حکومەتێکی هاوبەشەکە بەڵام پێشتر بێگومان هەر بەشداری لە حکومەتا کردووە بۆچی پێشتر یەکێتی بەشداری لەو حکومەتانە کردووە ئایا بەرژەوەندی حزبی بووە یاخۆ هۆکارێکی تر هەبووە کە ئێمە نایزانین؟ زەنی مشکلەکەی هاوبەشی تێک نەگەیشتنە من بۆم باس کردی کە ئێمە خەڵکی دیموکرات نین ینی نازانین دیموکراتێتی ڕاستەقینە ینی هەموو ئەو حکومەتانەی کە پێک هاتوون لە 92 هەتا ئێستا حکومەتی ئیتلافی بووە یعنی چەند لایەنێک بەشداری حکومەتەکەیان کردووە و حتمەن شعارات و بۆچوونی ئەبوو هەموو لایەنەکان تیا بەشدار بێ بەڵام ئەوەی کە لەسەرەوە بوو ئەوەی کە دەسەڵاتدار بووە محاولەی کردووە
بڕیارەکانی خۆی ئین ببێ. تۆ گەنجترن ئەگەر بگەیتەوە بۆ تاریخی با بڵین معاسری پارتی ینی کۆننا با بڵین لە شەستەکانەوە لە شۆڕشی ئەیلول هەڵگیرساوە هەتا ئەمڕۆ ملاحەزە بکە دائیمەن ئەوانەی کە دەسەڵاتی یەکەم بوون حیزبەکان بەکارهێناوە بۆ مەسەلە شەخسیەکە مەسەلە خۆیەکە. جا ئێستا ئەو بابەتە لە حیزبەکەەوە لاچووە هاتۆتە ناو حکومەتەوە چێ دەسەڵاتدار بێ حکومەتەکە بەکارهێنێ بۆ لێدانی مقابلەکەی بۆ لێدانی با بڵێن ئەوانەی کە بە منافسی خۆین و بە نەیاری خۆیان نەزانن. بۆیە کە تۆ باوەڕت بە دیموکراتێتی ڕاستەقینە نەبوو ناتوانانی یعنی هەتا سەر نابێت دائیمەن لایەکانی تر گلەیان نەبێت لە ئەوەی کە دەسەڵاتی یەکەمی لەلایە. باشە ئێمە لە ڕابردووە حکومڕانی مەسرور بارزانیمان بینی بێگومان. ئەمێ بزانم بۆ عقلێتە کارکردنە کوردستان بەرەو تونێرێکی تاریکە برێت یاخود بەرەو ڕووناکیە بێت. من لەبیرم دێت ناوی ئوتێلەکە نازانم بەڕاستی لە ڕێگای بەکرەجۆیە نازانم ناوی چییە جارێک NRT پانێلێکی کرد هێشتان مەسرور بارزانی نەبوو بۆ بەڕێز وزەرایانی چەند مانگێکی مابوو برادێکی پارتیش هەر لەوێ بوو. من باسی ئەوم کردم با بەجارێ لە ئێستاوە ئەڵێن ئەوە ئیتر فریاد ڕەسە و ئەوانە ئەوەندە باری مەکەن کە شتێکی وای لێ بکەن تەسەورکەن کە نەتوانێت جێبەجێیکە. من قەناعەتم وایە سەر نەکەوتنی مەسرور بارزانی خەتای یەکێتی نییە کە ئەوانەی خەنەپاڵ یەکێتی خەتای خۆیانی زۆر زۆرتیایە کاکە سراعاتی ناوخۆیان ئەوان دەری نابرن بەڵام سراعاتی ناوخۆیان لە ئەساسە ناشرینکردن و نەهێشتنی سەرکەوتنەکەی خۆیان بوون. بەڵام تونبوونی ئەویش ئەو ڕەتفعلە بە قەناعەتی من ڕەتفعلێکی هەڵەیە ئەبێ بە گرتنە بەرچاوی بۆچوونی لایەنەکانی تری کە بەشداری حکومەتن مەسەلەن ئێستا ئەم دەقیقەیە کە حکومەت تەشکیل نەبووە و حکومەتی کاربڕێکەرە یەکێتی و گۆڕان لە حکومەتەکەیان یعنی مەفروزە بۆچوونی ئەو لایەنانەش ڕەنگ بداتەوە لە حکومەتەکەیە بەیانیش ئەگەر حکومەت تەشکیل بوو ئەگەر کەم و کوڕی هەبێ لە ڕنگدانەوەی ئەو لایەنانەی کە بەشداری حکومڕانیەکەن کێشەکان هەروەکو خۆی مێنێتەوە و بەردەوامە بێ. کاک شاڵاو ئەمەی بزانم بوون بە سەرۆک کۆماری سەرۆک مام جەلال چ کاریگەریەکی لەسەر یەکێتی هەبوو چی لە یەکێتی کرد؟ ئەزانی چی جارێ من هەنێک جار ئینسان بەس بە شرک کافرە بێ ینی شەریکی بە قەناعەتی من مع فارق یعنی مقارنەکردنی مام جەلالیش بە هەموو سەرکردەکانی ئێستا لە لای من وەکو سیاست شرکی سیاسیە نابێ مقارنەی جەلال تاڵبانی بە هیچ کەسێکی تر بکەی بەڕاستی چکە شرکی سیاسیە بە قەناعەتی من. مام جەلال کە چوو بوو بە سەرۆکی جمهوری عێراق سەرۆک کۆمار بە قەناعەتی من قەدرێکی گەورەی لە یەکێتی کرد بۆ ئێستا سەبەبەکانیشت پێڵێم بۆچوونی خۆم. مام جەلال کە کاک نەوشیروان ویستی کۆمپانیای وشەک دابنێ مام جەلال زۆر پشتگیری کرد و بە حەقیقەت جارێک کەشم باس کردووە لە بیرم نەماوە لە چ کەناڵێک بوو شتێکی مقەدەس بوو چکە ئەوە سەری بگرتایە ئەو بەرنامەی کاک نەوشیروان سەری بگرتایە بە قەناعەتی من ئەبوو بە هەوێنێکی زۆر گەورە بۆ حکومڕانی لە کوردستانە و دیراسەدانی ڕاستەقینە بە پەرلەمانیش و بە حکومەتیش. بەڵام بەداخەوە ینی بە قەناعەتی من دەوروبەر زۆر تەئسیریان هەبوو لەوەی کە کاک نەوشیروان ئەمە بەرەو حیزبی بەرێ کە بردی مام جەلال بە بۆچوونی شاڵاو ئەوەی کە من بیناسم مام جەلال بە ڕەفاقەت و بە درایەتی تووشی خەی بە ئەمەل بوو بە هەمووان. لەبەرەوە مام جەلال لە ئاخری ژیانیا قەراریدا بۆ ژیانی خۆی بۆ ناوی خۆی ئیش بکە لە سەرۆکی یاخود سکرتێری سەرۆکیش نا سکرتێری نیمچە بەرەیەکی بچکۆلە لە کوردستانە بۆ قیمەی دەسەڵاتی دەوڵەتی عێراقی. مام جەلال ئیشی لە ئاخر مەرحەلەی ژیانە ئیشی بۆ تاریخی خۆی کرد چکە تووشی خەی بە ئەمەل بوو بەوان
و ئەو عملیەتە وای کرد زاڵبوونی پارتی زیاتر پێوەی دیار بوو بە لەسەر کوردستان. من بە ڕاشکاوی ئێڵم من لەگەڵ بافڵ پێش بابرین آخر کۆبوونەوەی کە من تیا بەشداریم کرد بە جوتە دانیشت بووین وتی ئەڵێ چی بۆ سەرە کۆماری من شاڵاوی شێخ سەلاحیش لەوێ دانیشت بوو. طبعا دانیشتنەکە عایلی بوو یعنی دانیشتنەکە سیاسی و هین نەبووەنی. وتم نەکەی وتم باوکت کە بوو بە سەرۆک کۆمار ڕاستە بۆ خۆی تاریخێکی دروست کرد تۆ نابی بە مامزەلال بەڵام زەربەیەکی گەورەشی لە یەکێتیدا بە قەناعەتی من زەربەیە لە یەکێتی ئەگەر بچێ و پێشم خۆشە ئەو مزیەنت دامێ کە نزارامێدیان تەرشێح کردو خۆی نییە. یعنی ئەوە بێ ئاگا بووی لێ چۆن ئەوە بێ ئاگا بووی لێ دڵنیا بە یعنی من تەبیعەتێکم هەیە ینی فزولی نیم شتێک کاری خۆم نەبێ ئەیکوژێنمەوە. ئێستا من بۆ ئاگاداریت وەکو ئەندامی یەکێتی هەر ئەندام ماوم بەڵام نە لە مەکتەبی سیاسی نە لە سەرکردایەتی لەوانەیە لە هیچی من بەدەری سویچەکەیم کوژاندۆتەوە و ناشمەوێ شتێک بکەم بۆی وەکو تەداخولێکی لێبێ لە ئیش و کاریان کەی خۆیان ئیشان پێ بووەوە بەدەریێڵێ مویەکە و هەڵێک ڕوزێنەوە ئامادەم بەڵام بۆ خۆم تەداخل بکەم نەخەر. باشە هەر بەڕاست کاک شاڵاو تەمەن زۆر گەورەنی و پیریش نیت ئەم دەست لە کارکێشانەوە لە ئێستاە هۆکارێکی تری هەیە کە ناتوانی بێڵێت بە قەناعەت کە هیچ هۆکارێکی نییە. چەند هۆکارێکی هەیە بە سەراحەت پێ بڵێم شێوازی بیرکردنەوە تەبانەوە هۆکارە ینی بۆچوونی من لەگەڵ بۆچوونی زۆربەی برادرانی ئێستای مەکتەبی سیاسیە بۆچوونەکانمان اختلافی زۆری پێوە بوو بەڵام لە هەمان کاتیشە یعنی بۆ نەبێ بە عورفێک ئینسان ئیلا ئەبێ کە مەسەلەن هەتا شەل و گێڕەبی و یاخود ئەخلەفی یاخود نەخۆشیەک یاخود کارێک واز لە سیاست نهێنی بەسە من بۆ خۆم لە 76ەوە چوویدەتە دەرەوە من لە 2025 وازمێنەوە یعنی 49 ساڵ و نیویش مانگی 12 بوو لە کۆبوونەوەکە کە خۆ حافیزەم لە هەواڵانم کرد یعنی 49 ساڵ و نیو بەسە ئەگەر خراپم کردبێ گوناحە لە 49 ساڵ و نیو زیاتر بەردەوام بم لەو خراپەکاریە ئەگەر باشیشم کردبێ بەخوا بە 49 ساڵ و نیو شتەکانم تەواو نەکردبێ بە 10 ساڵی کەش هیچم بۆ تەواو ناکرێت نەوەڵا قەناعەتم وایە بۆی ببێتە عورفێکیش یعنی خەڵک بزانەی تر هێواش بیر بکەیتەوە بۆ خەڵکی گەنجی بەجێبێڵی. من نازانم تۆ دەربارەی بنەماڵی ئێمە ئەزانن یاننا ئێمە بنەماڵەکەمان نەقشبەندیە و ڕابەری ڕوحی و ئیلهامی نەقشبەندێتی ئێمە لە مەولانە خالیدی نەقشبەندیەوە وەرگیراوە. وەسێتی مەولانە بۆ باپیرە گەورەی ئێمە کە شێخ ئەحمەدی سەردار بووە کە تەریقەتی داوەتێ ئەزانی چی پێوتووە وتێتی حەوت پشت یعنی حەوت کەس تەریقەت بدەن لە حەوت ڕایگرن. شێخەکە دیارە پێی خۆش نەبووە حەزی کردو هەر خۆی و کوڕی و کوڕێک زای و نازانم چی و ئەوانە هەرچەند لە ئەو تەریقەتەی ئێمە بە تەسەلسولی عائیلی نەبووە یعنی دائما یەکێک تێک هەڵچێش بووە ینی لە دوای ئەو یەکی چکاتەوە ئەنجا یەکی کاتەوە وتێتی بۆ وتێتی چونکە جیلێک گەورە ئەبێ ئەمەی ئێمە بە کۆنەپەرستی ئەزانێ لی گەڕێ هەر جیلێک یعنی بگاتە بۆچوون و قەناعەتی خۆی و ئەوەی منیش قەناعەت کە بەشێکی لە ئیلهامەکەی مەولانە خالیدەوەیە فعلەن وایە یعنی من درۆ لەگەڵا ناکەم جارێک تەلەفۆنەکەم عاسی بوو کوڕەکەم لەوێ بوو کوڕەزاکەشم لێوە بوو ئەمری 9 ساڵ بوو وتم تەلەفۆنم بۆ چاکەکەی هەردووچیان هەڵسان ڕاکشابوون هەر خەریکی تەلەفۆنەکانیان بوون نازەم شتێکی بوو کوڕزاکەم هەر ئەوای کرد و دایەوە دەستم وتم کوڕم فێرە بکە پێم پێکەنی فعلا قسەکەی پێکەنینەکەی ئیحائێکی دامێ کە ئەمە ئیتۆ نییە ئەم ئیشە ئیتۆ نییە ئێستا هێواش بە قەناعەتی من بۆی ببێتە عورفێکیشی تر بەرجێ بێڵین باشە با خەڵکی گەنج بێتە پێشەوە بەجددی ئێمە هەمومان
بە سەبەبێک نەمانتوانی خوێندەوار بین. ئێستا تۆ سەیرێک ئەوانەی کە لە 76ەوە لە شاخ بووین باشە، ئەوەی پێش 76 شەهادەی جامعی نەبوو بێ باشە، هیچی نیەتی نەیبووە. زۆربەی مەکتەبی سیاسی و سەرکردەکان و ئەوانە نەیان بووە. بۆ نەیان بووە؟ ڕاستە بۆ خۆیان ئەوە نەبوون بڵێن نەخوێنن و ئین نەبوون. منیش ئەگەر لە ماڵی خۆما دانیشتمایەوین بوومای لەوانەیە شەهادەیەکی جامعیم هەبوویایە، بەڵام هەمومان نەخوێندەوار دەرچین. کاکە ئێستا هەر گەنجێک هەر مناڵێک قسەی لەگەڵەکەی مثلا دکتۆرای هەیە، اختصاسی هەیە لە شتێکی معەنە، باشە بەسە. ینی بەڕای من ئێمە ئەگەر زۆر زیرەکیش بووین و خەریکی خۆشمان بووبین معلوماتی عامەمان هەیە، بەڵام اختصاص نین لە بوارێکی معەنە. بۆیە بەڕای من ینی بەس بێ، من بۆ خۆم وام قەراردا بەس بێ. باشە، کەواتە وەسیەتت بۆ کوڕەکانت چییە کە لە پێگەی سیاسی دیارن خۆ لە ناوێکی؟ من بە قەناعەت ینی هیچ مجاملەیە حەزم نەکردی یەک مناڵێکم بە دوای ئەوە بڕە بە دوای سیاست، بە دوای سیاستە بەڕاستی حەزم نەکرد. بەڵام مشکلەکە ئەوەیە وەکو کوردەکە ئەڵێ ئەوە بەردی ئەلحەدە و ئەبێ هەمووی سەری لێ بدا. ئێمە مجتەمەعەکەمان وا لێ کرد، مجتەمەعی کوردیمان کرد بە ینی مجتەمەعێکی تەحەزوب بوو، یعنی وای لێ هات بێلایەن نەما، هەمووی بووە حیزبی. ئەوە نەبوو بڕی حزب مەسەلەن 50,000 ئەندام 100,000 ئەندامی هەیە هەر ئەمانە حیزبین. وامان لێ کرد مناڵی سەر بێشکەش ئەبێ خۆی ساخکاتەوە، ئیتر چ لایەنێکە، ئیسلامیە، پارتیە، یەکێتیە، شیوعیە، چییە؟ یعنی وامان لێ کرد. ئێستا واشی داهاتووە هیریش بۆ بە ویراسە، سیاست بۆ بە ویراسە. مەسەلەن من باوکم یەکێتی بۆ بێ بۆ خۆشم یەکێتی بم، حتممە نەبێ کوڕەکانیشم یەکێتی بن. جا بۆیە ئەو ڕێگایان گرت من ڕێی خۆمم داونەتی، چکە وەختی خۆی من بە قسەی کەسم نەکردو کە پێشمەرگە بووم. یادی بەخێر مامزەلا زۆر محاولەی کرد بچمە دەرێ بیدایەت، بەڵام بە قسەی ئەویشم نەکرد. وەمەزانی یەک سۆپەرمان ماوە لە کوردستانە، ئەویش منم کە کوردستان بەس بە من ڕزگارە بێ، کەسی کە ڕزگاری ناکە کەچی واش دەرنەچوو. لەبەرەوەی ئێستا مناڵەکانیش من ڕێی خۆمم داونەتی، بۆ خۆشیان گەورەن و با ئەو بەردی ئەلحەدە ئەمانش سەری لێبن. باسی کۆنت کرد پێشمەرگایەتی، حەزەکەم بزانم کە پەیوەندی لەگەڵ سەرکردە کۆنەکانە چۆنە؟ ئێمە پەیوەندی سیاست و هەواڵی یەکتری بووین لە مەکتەبی سیاسیە. ئەجینا زۆربەی زۆریان هەواڵێک نەبووین، ڕەفیقێک نەبووین لە دەرەوەی سیاست ڕەفیق بین و ئێمە لە سیاسەتان ڕەفیق بووین. لەبەرەوە جار بە جارێک ئەگەر سوتفە بکە هەواڵێکی یەکتری بپرسین. ئەجینا ئێمە لە ڕەفیقی لە سیاسەتان ڕەفیق بووین، لە دەرەوەیە ڕەفیق نەبووین. ینی بۆیە یعنی علاقەکە هەر لە بەعزێکیانە هەر سیاسی بووە، ینی لەگەڵ هەندێکیانە ئەوە هەندێکی خزمایەتیم هەیە لەگەڵیانە، ینی هەندێکی ڕەفاقەتی عایلیمان هەیە، بەڵام کەمتر. باش، کاک شاڵاو لە پارتی خۆشەبی بەرامبەر بە ئەوەی کە بەرامبەر بە سەرکردەی مەزن عەلی عەسکەری کردیان کە باوکی بەڕێسە؟ من حەزەکەم چەند جارێکی ژووتومە هەرچەنەوە برینێکە ئێمە وەختی خۆی باسم کردووە چەند جارێک حەزم ناکرد، ینی هەڵی دێنەوە. کاک مەسعود چەند جارێک دوای ئینتیفازە خەڵکی نارد کە سەردانی ماڵی ئێمە بکە، قبوڵمان نەبوو. ئاخر جارێک مامزەلال جوابی نارد بە دوامە لە هەولێر بووم، وتی وەرە بۆ قەڵات چوالان چووم، لەوێ وتی کوڕم ئێمە حکومەت تەشکیل دەکەین لەگەڵ پارتیە، لە مەسلحەتی کورد وایە کاک مەسعود سەردانی ماڵیەوە بکە، حەزەکەم معارض نەبی. وفعلا هاتوو ئەو قسەی خۆی کردو و بریش لە قسەکانە وتم کاک مەسعود بە تەبایی پارتی و یەکێتی ئێمە عەبایەکمان بەسەر ئەو مەوزوعەیە داوە هەڵی نادەینەوە، یعنی ئەوە ئاخر شت بووە. ئێستا قەناعەتم وایە لە حورمەت زیاتر شتێک نییە لە بینی ماڵی ئێمە و ماڵی مەلا مستەفایە. باش، هیچ شتێکی ئازار بەخشێ لە ژیان تا کە هیچ کات بیرت نەچێتەوە؟ زۆر. چیا وشتا توانیم پرسی؟ نا، ئەزانی چی ئینسان لە نەتیجەی سیاست بەڕاستی ینی تووشی خەیبە ئەمەلەبی بە هەندێک ڕەفیق
خەی بە ئەمەلەبی بە هەندێک ڕەفیق مەسەلە هەر بنوانە بووم زۆربەی سیاسەکان وابوون ینی مەسەلە من تۆم بە ڕەفیقێکی زۆر نزیک داناوە کەسی سەیرەکەی لە ئیختلافی شتە سیاسیەکەیە سەرەکەی عەکس دەرەچێ من وەختی خۆی من قەت مارکسی نەبووم ئیمانیشم بە مارکسیەت نەبووە بەڵام ڕەفیقەکانم زۆربەی کۆمەڵە بوون بۆ خۆشم یادی بەخێر کاک دەوشیروان نردی بە دووەمە لەگەڵ خزمانە چوین سەردانمان کرد طبعا آخر کەسی یەکێتی کە لە گردەکە هاتوێتە خوارەوە لەوانەیە من بم زۆر بەش ئەویان زانی من لە گۆڕانم آخری کاک نوشیروان وتی شاڵاو بەیانی وەرەوە ئیشی سیاستم پێت من لەگەڵی ژیاوم ینی وەکو ینی بە مناڵی ینی لە حەفتا و یەک و ئەوانەیە کاک نوشیروان حەفتاکانە فێری تاوڵە و دۆمینە و کۆنکە نوشتیوە ئەو فێری کردوین ینی منیش و برا گەورەکەش چوومەوە تقریبا زانیم چیەوێ پێی وتم وتی ئەمەوێ قسە لەگەڵا بکەم وتم بەس کاک نوشیروان پێشەوەی قسەکان بکەی اختیاری بینی خۆت و مام زەلالم مەکە چکە دوای باوکی خۆم جەلال تاڵەبانی و خۆشەوێ دوای جەلال تاڵەبانی تۆم خۆشەوێ و فعلەن واشە لەبەرەوە اختیارم مەکە وتی ئەبێ یەکێکمان اختیارکەی وتم مام جەلال اختیارەکە وتی بێلایەن بە وتم کە لایەنم هەڵبژار ناتوانم بێلایەن بە باشە یعنی مەبەستەکەم ئەوەیە هەلێک ڕەفیقم هەبوو لە ناو گۆڕانە ڕەفیق بووین ینی شەو ڕۆژ عایلەوی بەیەکەوە بووین ئەو ڕۆژەی کە من گۆڕان نەبوو ئێوە بەیانەکەی مەزن قەتعی علاقەیان کرد لەگەڵمانە هەندێکیان ئێستا پەشیمانن هەندێکیان پەشیمانن بەڵام من قرسیشمم ئامادە نیم نابێتەوە بۆ هاوڕێی قەت مستەحیلە مەسەلەن ئەوە زۆر دڵگرانی کردوم کە لە بەداخەوە ینی طبعا سەبەبەکەی من نیم سەبەبەکەی سیاسەتی ینی ئەو سیاسەتەیە کە گرتومانەتە بەر و من هەموو جارێک کۆمەڵەش بە ئیتیهامەکەم بەوە چکە ئەوان لە ناو یەکە ڕەفاقەتیان قەت ڕاست نەبوو لەگەڵ یەکتریە ئەوانەی کۆمەڵە بوون بەعکسەوە لە ناو بسووتنەوەیە لە ناو خەتی گشتیە لە ناو شۆڕژێرانە ئەو علاقەیەوانە بوو ئەو علاقەیە بەڕوحی هەرماوەتەوە من ئەو شتانە هەندشتی تریشەیە بەڵێ دڵگرانی کردوم لە ژیانمە وایە باشە کەس هەیە گردنی ئازانەکەیت نا من حاقد نیم گردنی هەموو کەسێکم ئازا کردووە گردنی هەموو کەسێکت ئازا هەر ئینسانێکی دڵباشی واللهی نازانم دڵپاکم یان نا بەڵام من شتم لەبیر ناچێ بەڵام حەقدم نییە من بۆ خۆم بۆ چوونم وایە ئەمە قسەی ئیعلام و سەحافە نەبێ من قەت ئینسان هەمووی بە سلبی نازانم چکە دائیمەن سلبیات لە هەر ئینسانێکە بە قەناعەتی من ناگاتە سەتا حەوت و هەشت و نۆ لەبەرەوە ئەکسەریەتی ئەو ئینسانە ئیجابیە سلبیاتەکەی لە قیمەیە بڵێ دەیە تۆ نابێن 90% ئەم ئینسانە ڕەشکەیتەوە لەبەر خاتری 10% بۆیە دائیمەن ئەبێ ئینسان یعنی لێبوردەیی هەبێ بە قەناعەتی من حەقت غەڵەتە و من حاقد نیم و شتێکیش هەیە مەسەلە ئەڵێ ئەو سەگەی گرتومی وە بزانم غاندی وکتێتی ناکرێ هەموو هەر ڕاکەم بەدوایە هەتا بۆی گازەکەی لێ بگرمەوە کاکشاڵاو هیچ بیرت لە وەسیەت نەکردوتەوە لە ژیانتا وەسیەت بەڵێ ڕاستەکەی نە وەسیەتەکەم لەوانەیە ئەوە بێ مناڵەکانم ئەگەر من زووتر ڕۆیشتم مناڵەکانم ئاگیان لە دوو سەگەکەم بێ هینا هیچتر نییە هیچ وەسیەتم نییە هیچ وەسیەتێکی تایبەت بۆ خودی مناڵەکانت نییە بۆ خودی مناڵەکانم با پێشم وتون ینی وتومە درۆ مەکەن شتێکیش کە پێتان نەکرا وعد بە خەڵک مەدەن و دزیش مەکەن ئەو سێ شتە پێوت دوایی چیەکەن بۆ خۆتان بیکەن سەکەم زۆر باسی وەسیەت و چزانم شتی ئازار بەخش و ئەومان کرد حەزەکەم
یەک پرسیار و کەمە پرسیاری کۆمەڵایەتی دەی لەگەڵ خواردن دروستکردن ناچۆنی ئەزانی دروستی کەیتە بەس ئەیخۆی ئەزانم دروستی کەم چی ئەزانی من لە ماڵی خۆمان ینی دووشت زۆربەی بنەیکەم ئەگەر ستێک بێ باشە لەگەڵ پاستا و سپاگێتی ئەوانە و منەیکەم هیچ خواردنێک هەیە حەزت لێ نەبێ من نیم یعنی ئەوە نیم برێم ئیلا فڵان شت یعنی من عیبەیتیانە لە پێشمەرگایەتیان مەسەلەن لە شوێنان دانیشتوین ناویدەیەکان ناڵێم ینی خەڵکەکە بە حرمەت و بە خۆشەویستی خۆیان مەسەن ساوەریان بۆ لێ ناوین گومشتی تیا بووە قەنەعەت کە گومشکەکانمان لا بردو ساوەڕەکەی ما خواردووە ینی زۆر ئاعتیادی و هەر قەرزاریشیانین لەگەڵ ئەوانەش هەر قەرزاری ئەو خەڵکەین بەڵام شتێک نییە بڵێم ڕقم لە فڵان خواردنم یعنی هەرچی هەبێ ئەی خۆم بەڵام بڵێ حەزم لە خواردنی خۆش نیە با کەش و هەوا ساردە لەم وەرزایکی خۆشە من دۆ کوڕی و دۆ کەشک دۆینە یعنی ئەو شتانە من زۆر جار بۆڵەبۆڵ ینی کاک مەحموود سەنگاوی چەند جارێک مەسەلەن دوێنەی لە گەرمیانەوە کردو بە منزەڵەکە و بۆی نردومەتە ماڵێکە حامی حاجی غالی بۆڵەبۆڵی بەسەراکە مەڵم تۆ جافی من شێخم کەشکم بۆ منێرە یان ڕەفیقەکانی ترم ینی خۆشترین خواردن لە لای من جارێ بەیانیان ئێمە کەشک سوورەکەینەوە لەگەڵ پیازوینە کەشکی سوورەوە کراوە و زستانانیش مەسەلەن ترخێنێ و ینی شۆربای گەنم و باسی سەر و پێ و قەل و با ئەزانی چی سەر و پێ ینی شتێکی تایبەتە بەڵام هەموو وەختێک ناخورێم مەسەلەن ئەوە نییە بڵێ هەفتەی جارێکەی خۆم ینی سەر و پێ خۆش سەر و پێیە بەدەستی کێ خۆشە دایکم من دایکم مەشهورە ینی یادی بەخێر مامجلال لە ناو دەنەوە خواردنە ئەیزانی کامە ئەو لێناوە کامە دایکت لێناوە کامە دایکم لێناوە ئەیزانی یەکسەر ئەیزانی ئەیگوت جارێکە عیماد داوەتی کرد و مامجلال لەبەر شتی ئەمنی من یاریدەری مامجلال بووم لە مەڵبەند یەکەم یاریدەدەر من بووم کاک عیماجی مەسوولی مەڵبەندی گەرمیان بوو وتی وەڵام مامجلال داوەتەکەین و بۆ سەردەکە ئەوانە شتم وەڵاهی ناحی ئەمنی وتی چۆم بکەین وتم لێی گەڕێ من واکەم خواردن بکەن خواردنمان کرد 5 نەوعی ئیماڵی هاتە وتی عیماد نەڵێ ئەمانە من کردومە ئەوە بەدایک مەگوی چۆخانێرگس مامە عومەر دەبابە بەڕەحمەت بێ ئەو بەدایک مەگوی چۆخانێرگس ئەگو ئەمانە هەمووی چۆخانێرگسن ئەمانە ئەوە ینی هەمووی ناسیەوە خواردنی زۆر بەڵام ئێستا وەکو جاران ئەوە نیە تااقەتی نەماوە بەڵام خواردنەکانی زۆر هەرچێژی هەیە شەڵا تەمان درێژە بێ بۆ ئێوەی بێڵێ ئێوە هەموو کاتێ تەندروست باش بن زۆر خۆشحاڵ بن پرسیارەکانم کۆتایی هات سەرچاو ئەگەر خۆت شتێکت ماوە توانێت ئیزافێکی تەسەر قسەکانی خۆت والله هیچ تر بەخێر بێت سەرچاو زۆر سپاس بۆ تۆ هەر تەندروست بی ئێوەش هەروەتر زۆر سپاس بۆ تۆ سپاس بۆ ئێوەش بینەرانی کۆباس کە تاکو ئێستا لەگەڵ ئێمەیانمانەوە کاتێکی خۆش خواتان لەگەڵ